دەتمنەی تەوری دومی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارە بۆی کە گەنجێکی کورد لە بەریتانیا توانێت کە ڕیکۆردێک تۆمار بکات ڕیکۆردێکی زانستی تۆمار بکات هەڵبەتە و یەکەمین گەنجی خاوەن پێداویستی تایبەت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقدا توانیوێتی کە ئەم شەهادە یاخود ئەم ڕۆنامەیە لە بەریتانیا بدەستبێنێت من دەتمنەی زۆر بەڕێز کاک بەختەوەر بەرزان کە بەڕێزم سپۆری زانستی کۆمپیوتەرەوە و گەنجەشە کە بڕۆنامەکەی بدەسێنەوە کاک بەختەوەر باین تا زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بانگشتکردنی ئێمە کتاکی خەمپداویست تایبەت بۆ بەرنامەکەتان بەخێر بن. کاک بەختەوەر وەکو یەکەمین گەنج کە توانیت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەم بڕوانامەیە بەدەست بێنین جاسەرتا من پیرۆزبایی لێ دەکەم هیوام سەرکەوتن و هیوام کاری زۆر زیاتر و ئامانجی زۆر گەورەترە لە بەڕێزە دەمێت باسێکی بڕۆنامەکەم بۆ بکەی بڕۆنامەکە چییە لە چ بوارێکدایە؟ بەڵێ منوەکو یەکێک لە دەرچوانی پرۆگرامی چیڤنینگ کە پرۆگرامی تایبەتی حکوومەتی بەریتانیا کە ساڵانە دەرفەت دەرەخسێنە بۆ زۆرترین تاکی کاری ئەو کەسانی کە توانیای گۆڕانکاریان لە کۆمەلگاکانە بەشداری چالاکی کۆمەلگاکان بۆ بەرە پێشبردننی کۆمەلگا وەکو یەکێک لەو تاکانە لە ئاستی جیهان کە ساڵانە وەردەگیرن بۆ خوێندن لە وڵاتی بەریتانیا کە تێچووی تەواوەتی لەسەر ئەستۆی حکوومەتی بەریتانیایە وەسپاس بۆ خاوەنی و تاکی کە خاوەنپێداویستی تایبەت لەسەر ئاستی کوردستان و عێراق بۆ ساڵی 2024 وەرگیرام و توانیم دەرفەتی خوێندن لە بواری ماستەر بەدەست بێنم لە بەشی زانستی کۆمپیوتەری پێشکەوتوو لە زانکۆی سوانزی لە وێڵز. ئەمە یەکەمین جارە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق کەسێکی بەتوانای وەکو تۆ بتوانێت ئەم بڕوانامەیە بەدەست بێنێت. ماوەی چ ساڵە پرۆگرامەکە بەردەوامە ئەم ساڵ یەکەم ساڵی بوو لە ساڵی لەم وەرگیرام بەڵام وەکو یەکەم تاکی خاوەنپێداویستی لە کوردستان و عێراق کە دڵخۆشیە بۆ من کە وەکو تاکی خاوەنپێداویستی کە وەرگیرام وەکو دەستکەوتێک سەرەتا پێش ئەوەی دەستکەم بە خوێندنەکەم ئەمە وەکو دەستکەوتێک بینی کە تاکی خاوەنپێداویستی تایبەت بتوانم وەرگیرم و بتوانم لە داهاتوە ئینشاءڵڵا بتوانین ببین بە نمونەیەک بۆ کەسانی تر و خاوەنپێداویستی تایبەتەکانی تر و هاوکاریان بین و چاو لێمە بکەن وەرگیرن. چۆن توانیت کاک بەختەوەر ئەم ڕیکۆردت بشکێنیت ئەم ڕیکۆردت تۆمار بکەیت و هەروە هەڵبەتە ئەمە دەستکەوتێکی زۆر باشە هەستەرکەوتوو بیت و باسی خوێندنەکەش دەکەین دوای بە ساڵێک توانیتە ماستەرەکە بێنیت هەڵبەتە ئەمە هەنگاوێکی زۆر گەورە زۆر ئەرێنیە تۆ دەبێت باسی ئەوم بکەیت چۆن توانیتت کە تۆ لەنێوە ئەو هەموو بەربژێرەدا سەر بکەویت. بەڵێ ئەم پرۆگرامە خۆی کۆمەڵە پێوە لە خۆگرە سەرەتا ئەمەش پێویستی بە ئەزمونێکی باشی پێشترە کەواتە تۆ بە پێشتر ئەزمونێکی باش بنیاد نابێ اینجا ئەتوانی سپاس بۆ خۆت من بەختە بەرزان خۆ ناسان دانیشتوی شاری هەڵەبجەم بەس لە سلێمانی کار و ئیشم لە سلێمانیە و پێشتر لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر من بڕوانامی دیپلۆم بەدەستێناوە بە پلەی یەکەم و دواتریش لە کۆلێج بەردەوامی بە خوێندنەکەمیەوە توانیمە پلەی یەکەم دووبارە بەدەست بێنمەوە لە زانکۆش و بە دوای ئەوە ئەوایل بوویتە هەردوو یەکەم بوو بەڵێ یەکەم بوو و دواتر بیرم کردەوە کە کار لەسەرەوە کەم لە بەروێم لە بەشێکی تەکنۆلۆژیا خوێنم بتوانین ئەمە کارێ بکەین ببین بە هاوکاری کەسانی خاوەنپێداویستی تایبەت لە ڕووی تەکنۆلۆژیاوە بۆ یەکەم پرۆژەشم لە زانکۆم دروستکردنی سیستمێکی دیجیتاڵی بوو بۆ مناڵانی نابینا کە فێری زمانی برایڵ ببن و بە دوای ئەوە دەستم کرد بە کارە خۆبەخشیەکان و چالاکیەکانمان بە دامەزرانی گروپی بەختەوەری ئەوش گروپێک بوو بۆ گەڕانەوەی هیوا بە کەسانی خاوەنپێداویستی تایبەت و ئاشکردنەوە لەگەڵ کۆمەلگا و دواتر بەردەوامیمان بە چالاکیانمانە ئەمانە هەمووی ئەمە زمونانە بوونە بناغی بۆی کەم بتوانم پێشکەشی ئەم پرۆگرامە بکەم و وەربگیرم چونکە ئەمانە بناغی ئەوە بوون کە تۆ بتوانی وەربگیری یەکێک لەوانە توانای سەرکردایەتی کردن تۆ بێ کەسێکی وەکو توانای سەرکردایەتیکردنە هەبێ نمونەی سەرکردایەتیت هەبێ کە پیشانی ئەوانی بێ بڵێ من توانای سەرکردایەتیمەیە و دروستکردنی پەیوەندی تۆ کەسێک بیت توانایواتە بە ئاسانی پەیوەندی دروستکە لەگەڵ چواردەورەکەت و بتانی سوود لە وزە و توانەکانیان وەرگری بۆ ئەوی کە کارێکی بە سوود بکەی بۆ کۆمەلگاکەت و زیاتر ئامانجێمەش کەسانی خاوەنپێداویستی بوو لە کۆمەلگایە و دواتر ئایا تۆ پلانت چیە بۆ 5 ساڵ و 10 ساڵی داهاتوت کە پلانی کورتخایەن و درێژخایەنە ئەمانە هەمووی پێوە بوون بۆ ئەوی کە لەم پرۆگرامە وەربگیرین بە نمونەی کارەکانی پێشومان ئەمە تۆ بابەتێک دەنووسی بۆ ئەوان و ئەوانیش دەیخوێنەوە دواتر لەسەر ئەوەی کە قەناعەتیان پێکرد وەرەگیری بەڵێ پێوە گەشتەکەت بۆ بەریتانیا چۆن بوو ساڵێکی فول تایم کارت کردووە ساڵێکی پڕ لە ئەتوانم بڵم دەستکەوت و پڕ لە هیلاکە دەبێت خۆت باسی بکەیت سەرەتا بڵێم پێشتی گەشتی وڵاتێک نەکردووە کتاکی خاوەنپێداویستی ڕاستی زۆر جیاواز بوو گەشتکردن بۆ وڵاتێکی دەرەوە
یەکەم جارم بوو سەفەرکەم کە ڕۆژمە بەریتانیا ئەویش وتم دروستکردنی پەیوەندی ئەسپاس بخوا لە ڕێگەی چەندین هاوڕێی دڵسۆزەوە توانیان بێن بەدەمەوە ینی ئەوان کارەکەمیان ئاسان کرد لە سەرەتایە بەڵام دواتر کە دووبارە دەستم کردەوە بە خوێندن لە ژینگەیەکی زۆر جیاواز ڕاستە من پێشتر کە ژینگەکەم گۆڕی بوو لە کوردستان ئاسانتر بوو چکە هەر لە ناو کۆمەڵگەی خۆتی بەڵام کە لە دەرەوە کە ژینگەکە گۆڕات زمان گۆڕاوە ینی تۆ لەگەڵ چەندەها کەسای کە لەسەر ئاستی نێودەوڵەتی هاتوونەتە بەریتانیا بۆ خوێندن تۆ بێ مەزمونە بکەیت و خۆتیان لەگەڵا ڕابین ئایا چۆن خۆتە گونجێنی لەگەڵیان و بۆ و سپاس بخوایمە توانیمان خۆمان بگونجێنین لەگەڵیان و ڕاستە ساڵێکی پڕ ئەزمون و پڕ کارکردن بوو چکە بە شێوازی ئەوەی تۆ بە شێوازی کاتی تەواو بخوێنی ماوە 1 ساڵە خوێندنەکە و پێویستە بڕوانای ماستەرەکە لە ماوەی ساڵەکە بەدەست بێنی بەڕاستی ئەزمونێکی خۆش بوو بەڵام ماندووکەریش بوو قورس بوو بەس ئەم ئەزمونە دەتوانین ئێمە دواتر هاوبەشی بگەین لەگەڵ کەسانی ترە ڕاستە هەموو شتێک قورسە بەڵام کە تۆ هیوات هەبێ هیوات لە دڵی خۆت چاندبێ بۆ ئامانجێکیش هەبێ کە ئامانجەکەت دیاری کردبوو بە هەموو شێوازێک هەوڵی بۆی هەرچەند ماندووبی هەرچەند هیلاکبی مادەم تۆ ئامانجێکی ڕوونت لە بەرچاوە کەواتە تۆ هەوڵی خۆتی بەبێ ئەوەی ماندووبوونەکانیش هەمووی دواتر ئەبن بە یادگاری خۆش ڕاستە قورس بوون ئەو کاتێک کە تۆ لە ناو دۆخەکەی بووی ئەمانە هەمووی کاتی قورس بوون کە تۆ بەسەر تا تێپەڕیەوە دووری لە ماڵەوە دووری لە هاوڕەکانە ئەمانە هەمووی بەڕاستی کاریگەریانە بێ لەسەر بەس تۆ ئامانجێکە هەیە بۆی دواتر ببی بە نمونەیەک بۆ کەسانی خاوەن بەداویستی لە کۆمەڵگاکەت و ببی بە شانازیەک بۆ لەسەر ئاست ببی بە شانازیەک بۆ خێزانت بۆ ماڵەوە ئەوانە هەمووی وات لێکا کە بە گروتینێکی زیاترەوە هەوڵ شێوازی کارکردنت لەوێ چۆن بوو خوێندنت تیمۆرگ بوو زەدەر و کەسانی کە بەرکەوتەی بوویت کورد بوون یاخود هەوڵدەکە پەیوەندێکی جیاوازتە دروست بکەیت بەڕاستی لە زانکۆکە کەمترین کوردی لێ بوو لەوانەیە یەک دەوری 3 کوردی خوێندکاری کوردی لێ بووی کە من ناسیبێتم هیچ کامیان لە بوارەکەی من نەبوون ئەوانەی کە لە بەشەکەی منە خوێند هەمویان خەڵکی دەرەوە بوون یان ئینگلیز بوون خەڵکی بریتانیا بوون یا خەڵکی وڵاتانی دەرەوە بوون بۆیە توانین پەیوەندی باش دروستکەم هاوڕێی زۆر باش دروستکەم پێکەوە کارمانە کرد بەڵام هیچ هاوڕێکی کوردم نەبوو لەو کاتەیە بە شازی لە هەنێوانەیە ئێمە شازی کارکردنی پێکەویمان هەبوو بەڵام بۆ توێژینەوە پێویستەکە خودی خۆت کار بکەیت و بۆ زۆربەی بابەتەکانیش هەر ئەبێ بەتەنها خۆت هەموو ئەو چالاکیانی کە پێدەدرێت جێبەجێیان زۆرترین ئەو کار و چالاکیانی کە لەوێ ئەنجامت ئەدا چی بوو جیاواز لە خوێندنەکەت هەوڵدا هیچ چالاکیێکی تر هیچ کارێکی تر دەبێت ڕاستی چەند جارێک هەوڵمات لە کۆتا جارە دەنگدان کرا لە زانکۆکەمان بۆی کە نوێنەری خوێندکاران هەڵبژێردرێ زانکۆی سوانزی 24,000 خوێندکاری هەبوو و توانین بەشداری ئەو هەڵبژاردنە بکەم و بم بە نوێنەری خوێندکارانی خاوەن بەدایسی تایبەت لە زانکۆکە بۆ ساڵی 2025 بۆ 25 لە ئێستا لەو پۆستەیەم هەموو خوێندکارەکانی هەموو خوێندکارەکان دەنگدانیان کرد بەڵێ توانیم ئەبڕێکی باش دەنگ بەدەست بێن لە ئێستا نوێنەری خوێندکارانی خاوەن بەدایسی تایبەتم لە زانکۆی سوانزی لە بۆ ساڵی 2025 بۆ 2025 تا ئێستا کۆنتاکتت لەگەڵ ئەو زانکۆ وڵاتەشدا ماوە کۆنتاکتم لەگەڵ دکتۆرەکانی ماوە و لەگەڵ زانکۆکەشم چکە هاوڕێت خۆی لەسەر ئێمە لەسەر بناکەی ئەو وەرگیرا دروستکردنی پەیوەندی وتوانیم سوود لە وەزمونەوە وەرگرن لێرە دووبارە پەیوەندێکی بە نوێنەری ئەو خوێندکارانی کە نادناسن بەڕاستی هەر لە ڕێگەی دروستکردنی پەیوەندیە و ئیتر ڕۆژانەش بەڕۆیەکی خۆشەوە ڕۆشتم بەرەوە ینی هەر کەسێک بوو بەڵێ هەر کەسێک بوو بە من دایم سڵام لێ کردووە بە تێکەڵاو بە دروستکردنی پەیوەندیش لەبەرەوەی لە ئەو شوێنێک لە بەشە ناوخۆی کە منە مامەوە هەمویان ئینگلیز بوون وتوان لە ڕێگەوانیشەوە دەنگێکی باش کۆبکەمەوە هاوڕەکانی بەڕاستی هەڵبژاردننی نوێنەر لە وڵاتێکی وەهادا کە بە شێوازی دەنگدان و خواستن بێت بەڕاستیەوە ئەوش دووبارە سەرکەوتنێکی دیکە سپاس بخوا لە خوێندکارانی ماستەر خوێندکارانی دکتۆرا و خوێندکارانی بەکالۆرسی توانیم بڕێکی باش دەنگ کۆ بکەم و بۆ ئەم ساڵ چی دەکەی لێ پلانت چییە تاو لەخوا بەزیابەر ماستەرەکە بەدەستهێناکەن بەختەوەر پلانی داهاتوو چییە چی دەکەیت چۆن هەوڵ ئەدەی ئەو لینکە لە نێوان خوێن پێدایت تایبەتەکانی کوردستان و بەریتانیا دروست بکەیت لە ڕووی دڵسۆزیمەوە بۆ کارەکەم و بۆ خوێن پێدایت تایبەت ڕاستی ویستم پرۆژێ بکەم بۆ خوێن پێدایت تایبەتەکان لەبەرەوەی کاتکەم بوو پرۆژەکەمان گۆڕیت دووبارە ئێمە ئەبێ دڵسۆزیمان بۆ نیشتمانی خۆمانە بێ پرۆژەکەم لە بواری زمانە بوو بۆ زمانی کوردی بوو وە سەرپەرشتیارەکانیشم لێ ڕاستی زۆر هاوکارم بوون وە سەرپەرشتیاری تریشم لێرە کە هەمیشە پاڵ پشتم بۆ دکتۆر ڕێبوار مەلانەبی
ئەویش لەگەڵمان هەمیشە پاڵپشتمان بۆ ئێستا لە ئێستا ئێمە کا لەسەر توێژینەوەکەکەین بۆ بڵاوکردنەوەی توێژینەوەی نوێ لەسەر ئەو توێژینەوەی کە لە ماستەرەکەم کردومە کەواتە ئێمە بابەت لەسەر توێژینەوەکە بڵاوکەینەوە لەبەری کارێکی نوێ بوو دووبارە لە کاتی بەدەستهێنانی ماستەرەکەمە ئێستا لەگەڵ دوو دکتۆر لە زانکۆی سوانزی و دکتۆرە باریش لە زانکۆی لە پێماگە تەکنیک کوردستان خەریکی توێژینەوەی ئەو توێژینەوە لە هەرێمی کوردستان جارە ئەنجامی ئەدەیان خۆ ئەتیتە بۆ بەریتانیا لێرە ئەنجامین هەموو تیمۆرکە بە شازی تیمۆر لە شوێنە نێودوڵەتەکان بڵاوەکەن و لە جۆرناڵ ئالە تێکم چۆن لینکت لەگەڵ چۆن وەکو نوێنەری ئەو خوێندکارانە دەمێنیتەوە لە کاتێکدا کە لە کوردستانیت ئەتیتەوە بۆ ئەوێ هاوڕێم هەیە کە خانپدای تایبەتن لە زانکۆکە دەرەگەی ئەگەر کات هەبێت لاانە بگەڕێمەوە بۆوە بەس لە ڕێگەی هاوڕێ خانپدایستیمێکە لە زانکۆنێکیان خوێندکاری دکتۆرایە و یەکێکیان خوێندکاری بەکالۆرەسە ئەتوانن لە ڕێگەی تیمەوە چالاکیەکان بکەین و ئەو کاتە پلانی چالاکیان دانین و لەگەڵان هاوبەشی پێکەین و پرۆگرامە هەر بەردەوامە بێت ئەم شێوازی ئیشکردن بۆ سەماوەی ساڵێک بەڵێ بە نوێنەری خوێندکارانە منەوە تا هەڵبژاردننی داهات تا مانگی دا نوێنەری خوێندکاران تا مانگی دا ساڵێکی درێژە لە بەردەمایە کاک بەختەوەر جیاواز لەم ئەم دەستکۆتانی کە بەدەست دێنەوە پلانی داهاتوو چییە هەنگاوی داهاتوو چییە؟ من لە ئێستا لە زانکۆ پۆلیتێکنیکی سلێمانی لە کۆلێژ تەکنیکی ئینفۆرماتیک واناڵێمەوە لێ داوامەکەم و ئینشاڵڵا لە داهاتوو ئاگە بتوانین دەرفەتی خوێندن بێتە پێشەوە دووبارە بۆ بڕواناوی دکتۆرا بەدەست بێنین هەر لە بواری کۆمپیوتەر بە پشتیوانی خی گەورە و ئیتر هەرەوە و دووبارەت کارکردن بۆ کەسانی خانپدای تایبەت و لە ئێستا شایەمە خاڵسەنتەرمانەیە لە هەڵەبجا کە لە بواریکردنەوەی کۆرس و هەروەها لە بواری ئیشکردن بە سیەنسی لەی زەروانە سنتەرێکمان دامەزراندووە لەگەڵ هاوڕێک تری خانپداویستین بە ناوی مامۆستا جیهاد عینایەت کە ئەو دامەزرێنەرێتی من هاو دامەزرێنەرم لە دوولایەن کارەکەین بۆ شاز دەمەویست باسێکی بڕوانامەکەت بکەمەوە کار بەختەوەر بڕوانامەکەت لێرە تا چەندێک پێشوازی لێکرا و تا چەندێک هاوکارتە بۆ دەستخستنی کار ڕاستی پرسیارەکەت لە کاتێک زۆر گونجاوە بوو ئەوەی بڵێم لە وڵاتی بەریتانیا خانپداویستی و خزمەت گوزارەکان لە ئاستێکی زۆر باڵایە قەت پیاوانە ناکرێ بێرە بەڕاستی لێرە دایم و گلێمان هەبووە بەڵام بە هەند وەرنەگیرەوە لە زۆربەی شوێنەکانیشا ئاسانکاری بۆ کەسانی خانپداویست تایبەت نییە بەداخۆ من هەر لە سەرەتای گەڕانەوەما تووشی چەنەها ئاستەنگ و شەڵەمە بوومەوە هەر لە شوێنی کارەکەمەوە کە سەرەتا گەڕامەوە پێشوازیەکەم ئاستەنگ دروستکردن بووم لەگەڵ یەکەم لە شوێنی کارەکەم کە گەڕامەوە پێشوازیەکەم ئەوە بوو ئاستەنگیان بۆ دروستکردم کە تازە گەڕابوومەوە لە کاتێکا من دکتۆرەکانی زانکۆکەم لە دەروی وڵات خەمی منیان بوو ئەیان و چی بەیەمەکرێبا بۆ بکەین لە کاتێکا ئەو شوێنێکم کارم لێکە 7 ساڵ ئەوان بە ئاستەنگەوە پێشوازیان لە منگل لەو کاتێ پیان خۆش نەبوو کە بیتەوە بۆ بڕوانامێ و کار بکەیت یاخود تەنها بەبوونی دواکەوتنێکی کەم کێشەیەکی گەورەم بۆ دروستکرا ڕاستی دەوری مانگ بۆ دوو مانگێک من بەدەمەوە کێشەوە بووم تا دواتر لە ڕێگەی وەزارەتەوە هاوکاریان کردم و چارەسەرکرا ئامانی بووی کە بەوەی خوێندنەکەت تۆ نەتوانانی ئیتیزاماتی کەمێک داوامەکەت بەباشی بکرێت لەبەر دە ڕۆژێک دواکەوتم لە ماڵەتی خۆم هەر ئەوەندە بەڵێ بەداخەوە ئەو پێشوازەکە و بەڕاستی ئینشاڵڵا هیوادارن لە داهاتوە باش بێ ئەمانەش هەمووی ئەزمونن و ئێمە کار لەسەرەوەکەین هۆشیاری زیاتر بڵاوکەینەوە و هیوادارین ئێوەش لە ڕێی کەناڵەکەتانەوە بەردەوام داوای مافی خانپداویست تایبەتەکان بکرێت هەیە بە نووسرا بەڵام بکرێت بە کردار بۆ کەسانی خانپداویستی جا ئێمە کاک بەختەوەر ئەوی بە ئێمە بکرێت هەردەم کورسات ماڵی هەموو بۆ ماڵی ئێوەشە و ئێمە زۆر پێمان خۆشە کە دەستی هەموو کەسانە بگرین کورسات هەمیشە پێشەنگ بوو لە بانگێشکردنی کەسانی خانپداویست من چەندها جار بەرنامەشم لێرە کردووە و هەمیشە پاڵپشتی کارەکانیشیان بوون زۆر سپاس هەردەم بە باپرسیشتان ئەمێنێتەوە ئێمە زۆرمان پێمان خۆشە بەڕاستی خانپداویستی تایبەت هەموو گەنجانی کە توانیان هەیە بەهرەمەندن لە ناو کۆمەڵگەدا بەردێکەکەنە سەر بەردێک بەڕاستی ئێمە متعالی وەردەگرین پێمان خۆش لەڕی شاشەکەمان و پیشانی خەڵکی بووین هەمووکو پشتگیرێک بۆ ئەمان هەم بۆ ئەوەی کە گەنجانی دیکەش بە هەمان شێواز ئەوانیش هەم بدەین کە بە هەمان ڕێگا و بە هەمان سەرکەوت نابڕۆنەوە زۆر سپاس بۆ تۆ خۆشحاڵم کە لە بانی ئەمڕۆ کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت هەر سەرکەوتوو بیت ئێمە زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ شاش جوانەکەی کورسات سپاس بۆ تۆ سپاس